وەزارەتی تەندروستی عێراق چەند بڕیارێکی نوێی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەرکرد ئەوەش دوای ئەوەی بریکاری وەزیری تەندروستی عێراق و وەزیری تەندروستی هەرێم کۆبوونەوە. لا کۆبنەوەکەدا بڕیاردرا لە ١40 بەشە دەرمانی ناوچەکانی ژێردەسەڵاتی چەکدارانی داعش ببڕدرێت و لە بەرامبەردا بدرێتە هەرێمی کوردستان تاوەکو بۆ خزمەتی ئاوارەکان بەکار بهێنرێت. دەرمان نەبراوە بچ دەرمان چۆن لە 2013 و 12 و 14 هاتو ئێستاش دەرمانیت و ئێستا ئێمە داوامان کردووە کە بەشی نازەحوان بەشی نازەحولاجی ئیشیان ناردووە و داوامان کردووە مەسەن بۆ نمونە لە ساڵ 40 پارێزگای مووسڵ و ئەوانە ئەبڕن و ئەیدەن بە ئێمە. هەرچەندە لە ساڵی 2007ەوە بەشە دەرمانی نەخۆشیە درێژخایانەکانی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە بڕدراوە، بەڵام بریکاری وەزیری تەندروستی عێراق بڕیاریدا ئەو دەرمانانەش بۆ هەرێم ڕەوانە بکرێنەوە. هەروەها داوای لە وەزارەتی تەندروستی هەرێم کردووە لیژنەیەک پێک بهێنرێت بۆ بەدواداچوونی ئەو کارمەندە تەندروستیانەی کە لە شارەکانی ڕوومادی و مووسڵ ئاوارە بوون و ئێستا لە هەرێم نیشتەجێن موچە وەردەگرن بۆ ئەوەی لە نەخۆشخانەکانی هەرێم کار بکەن. من الأمور المهمة التي أيضا تم مناقشتها والاتفاق عليها ڕێکەوتوین لەسەر هەنادەکردنی دەرمانی نەخۆشیە درێژخایەنەکان بۆ هەرێم بەشێکیش بۆ ئاوارەکان کە نیشتەجێی هەرێمن. لە ڕێکەوتنەکەشدا باز لەوە کراوە ئەو کارمەندە تەندروستیانی ئاوەری هەرێمن لە نەخۆشخانەکان بەردەوام بن لە دەوامکردن و حکوومەتی عێراقیش موچەکانیان بۆ دابین دەکات. سيتباشر أعمالها على ضوء هذا الاتفاق. ئەو بڕیارانەی وەزارەتی تەندروستی عێراق لە کاتێکدایە کە وەزیری تەندروستی هەرێم دەڵێت کێشەی کەمی دەرمانیان هەیە چونکە بۆ هۆی هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارەوە بۆ هەرێم ڕێژەی دانیشتوان لە 130 زیادی کردووە. هاوکات بەهۆی قەیرانی داراییشەوە ناتوانن وەک پێویست پێداویستیا پزیشکەکان بە تەواوەتی دابین بکەن. ڕێبوارکاکەی یەناڵتی هەولێر.